ڕێوەبەری سنتەری ڕاگەیاندنی عێراقی لە واشنگتنەوە لەگەڵمانە بەڕێز نزار سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بن. ئایا هیچ کەناڵێکی نهێنی باکچەناڵ لە نێوان واشنگتن و تاراندا هەیە بۆ ڕێکەوتن و کۆتایی هێنان بەم جەنگە، یعنی سەر ڕای هەموو ئەو گرژیانێکی ئێستا هەیە؟ نعم شكرا جزيلا اولا بله زۆر سوپاس بەیانی ئێوە و بینەرانتان باش، زۆر سوپاس بۆ ئێوە. بێگومان ڕەنگە هەندێک دەرگای دواوە هەبن بۆ گفتوگۆ لە نێوان تاران و واشنگتن بە نێوەنگیری لایەنی سێم لە پێناو گەیشتن بە لەکتێگەیشتنی دیاریکراوە، چونکە ئێمە لە هەر بارودۆخێکدا بین، لە هەر جەنگێکدا بین، کەناڵی نهێنی پەیوەندی بەستن هەر هەیە و گفتوگۆ لە نێوان لایەنەکان بە زۆرێک لە زۆرەکان هەر بەردەوامە. بەڵام من بۆ خۆم بە دووری دەزانم کە هەردوولا بتوانن بگەنە ڕێکەوتنێک یاخود ئێستا گفتوگویەک لە نێوانیاندا هەبێت لەبەر ئەوەی جەنگ گەیشتووەتە لووتکە و سەرۆک دۆناڵد ترامپ ئاماژەی بۆ کردووە کە هیچ دانوستان و گفتوگویەکیان لەگەڵدا نییە، تەنانەت لە قسەکانی ئەوەش دەخوێندرێتەوە کە دانوستان لەگەڵ ئێران ڕەت دەکاتەوە. بە هەمان شێوە بەڕێز عەلی لاریجانی بەڕوونی گوتیانە کە ئێمە ئامادەنین گفتوگۆ و دانوستان لەگەڵ واشنگتن بکەین. بۆیە من دەمەوێت ئاماژە بۆ بکەم سەرباری ئەوەی ئەم شتە ڕێی تێدەچێەوە مەحاڵ نییە، بەڵام لە دۆخی هەنووکەی بە دووری دەزانم شتێکی لەو زۆرە لە ئارادا بێت. بۆچی؟ چونکە دۆخی ئێستا هەموار نییە، گونجاو نییە بۆ ئەوەی هەردوو لا گفتوگۆ بکەن. ڕەنگە ئەگەر هەندێک ئەنجامی بەرهەست هەبێ لە جەنگەکەدا بە تایبەتی لەلایەن تارانەوە بەر لە واشنگتن، ڕەنگە ئەو کاتە کەناڵی نهێنی گفتوگۆ و دیبلۆماسیەت دەست بە چالاکیەکان بکەنەوە. زۆر باشە بەڕێز نزار، ینی وەکو خۆمانە بینین هێرشەکرێتە سەر هەولێر و لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە هێرشەکرێتە سەر گروپەکانی بەڕێی مقاومە و گروپە نەیکە لە ئێرانەوە نزیکن. ئەم ڕەوشە ئەم دۆخە چی پێیە بۆ داهاتووی عێراق ئەگەر ئابم شێوەیە بەردەوامێ و گروپەکان ببنە لایەنێکی جەنگەکە؟ بەر لە هەموو شتێک عێراق لە نێو هەموو وڵاتانی ناوچەکەدا تاکە وڵاتە خۆی بردومان دەکات. عێراق لە ناوچەکەدا تاکە وڵاتە کە خۆی هێرش دەکاتەوە سەرخۆی. سیر بکە موشک لە نێو عێراقەوە هەڵدەدرێ بۆ نێو خاکی عێراق، واتە لە نێو عێراق بردومان دەکرێت. شتی لەم شێوەیە لە هیچ وڵاتێک ڕووی نەداوە لە ناوچەکەدا، نە لە ئێران شتیوا هەیە، نە لە ئیسرائیل، نە لە ئەمریکا، نە لە سعودیا، نە لە وڵاتانی دیکەی کەندا و لە ئوردن، لە تورکیا، لە مسر شتیوا هەرگیز ڕووی نەداوە. ئەمە ئەگەر بەڵگەی شتێک بێت بەڵگەی ئەوەیە کە دەوڵەتی عێراقی تاکو ئێستاش دەوڵەتێکی لەرزۆک و لاوازە، تا ئێستا دامەزراوە دەستوریەکانی عێراق دامەزراوەی لاوازن، توانای ئەوەیان نییە کە شتەکان بگرنە دەست کۆنتڕۆلی بارودۆخ بکەن، توانای ئەوەیان نییە کە بڕیار بەدەست بن، بڕیاری هاوتەریبی دەوڵەت کە بڕیاری میلیشیا و گروپە چەکدارەکانە دەستیان بەسەردا ناشکرد. ئەگەر مەترسی لە شوێنێک هەبێ مەترسی لێرەدایە بۆ عێراق. من هەرزوو گوتم کە ئەم شەڕە دەستی پێکرد، گوتم ئەگەر میلیشیاکان گروپە چەکدارەکان عێراق دەخەنە لیستی ئامانجەکانی جەنگەوە. بۆیە من جارێکی دیکەش هۆشداری خۆم بۆ ئەو گروپانە دووپات دەکەمەوە. گروپە چەکدارەکان ئێوە لەم ئۆپراسیۆن و جەنگەدا زیان بە عێراق دەگەێنن، ئێوە زیان بە هیچ وڵاتێکی دیکە ناگەێنن، زیان بەلایەنی بەرامبەر ناگەێنن، ئێوە هیچ کەسێک سەر ناخەن و خۆشتان سەر ناکەون. بۆچی؟ چونکە کۆماری ئیسلامی ئێران پێویستی بەوە نییە میلیشیاکان سەری بخەن، ئەمە بەر لە هەموو شتێک.
شتێکی دیکەش ئەگەر بێت و دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت بڕیاری عراق لەوەی هەیە لاوااستر دەبێت و دەگاتە دۆخی وێرانەی تەواو و لە هەمان کاتدا عراق دووچاری بۆردومان و هێرشی زیاتر دەبێتەوە. ئەمریکا یان ئیسرائیل من نازانم، بەڵام دەزانم هێرشی زیاتری دەکرێتە سەر حکوومەتی عراقی تاکو ئێستاش بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا نەیان گوتووە کە ئەوان چی دەکەن. دەبێ میلیشیاکان ئاگدار بن و عراقیش لەوە بە دوور بگرن کە بکەوێتە مەترسیەوە بەر لەوەی هەموو شتێک بەسەرچێ. زۆر باشە لە نوێترین هەڵوێزدا لە عێراق سەرۆکوەزیران محەممەد شیع سوودانی ینی بەرپرسانی هەواڵگری دەشتی نینەوە هەموو ینی لە کارەکانیان دوورخستەوە پێ دوایان بڕیاری بۆیەوە. محەممەد شیع سوودانی بەبەستی چی ئەمەی کردووە؟ ئەوەی دیارە و ئەوەی دەردەکەوێت و بە گوێری ئەو زانیارانەی لای ئێمە هەن محەممەد شیع سوودانی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق لە هەوڵدایە بۆ ئەوەی بەر لە هەموو شتێک دەسەڵاتە دەستوریەکانی خۆی بە تەواوەتی جێبەجێ بکە. یەکەم لە ڕێگەی کۆنتڕۆلکردنی سنوور، لە ڕێگەی کۆنتڕۆلکردنی دامەزراوە سەربازی و ئەمنیەکان و هەروەها دۆخی ئەمنی عێراق بە شێوەیەکی گشتی دۆخی سەربازی بە هەمان شێوە چونکە مەترسیەکی زۆر مەزن لەسەر دامەزراوە ئەمنی سەربازەکانی عێراقا چ لەلایەن ئەو میلیشیانەی هەرێمی کوردستان بۆردومان دەکەن یاخود لەلایەن هێزە بیانیەکانی دیکە کە تاکو ئێستاش ڕوونیە بەڕاستی کێ عێراق بۆردومان دەکات ئیسرائیل ئەمریکا. بەڕێز محەممەد شیع سوودانی لەوە دەچێ هەوڵ بدە عێراق لەوە بپارێزێ کە بکەوێتە ئەو مەترسیەوە. بەڵام من خۆم گومانم لە توانەکانی سوودانی هەیە چونکە بەڕاستی زۆر دواکەوت لەگەڵ گروپە چەکدارەکان لە مامەڵەکردن لەگەڵیاندا. ئەوە 3 ساڵە محەممەد شیع سوودانی لەگەڵ میلیشیاکان 3 ساڵ و نیوە ڕاستتر بڵێم تا ئێستا سوودانی نەیتوانیوە ئەو میلیشیانە کۆنتڕۆل بکات، نەیتوانیوە چەک بخاتە دەستی دەوڵەتەوە هەرچەندە ئەو بە ئاشکرا وای گوتووە و سوێندیشی خواردووە کە چەک تەنیا لە دەستی دەوڵەتدا بێ. ئەم دۆسیەیە لە کارنامەی حکوومەتەکەی سوودانی بەڕوونی ئاماژەی پێکراوە لە ئەنجومەنی نوێنەرانیش 3 ساڵ و نیو پێش ئێستا دەنگی پێدراوە، بەڵام زۆر بەداخەوە تا ئێستا شکستێکی زۆر خراپی هێناوە لەوەی بتوانێت چەکی میلیشیاکان کۆنتڕۆل بکات و بخاتە دەستی دەوڵەتەوە. هەمووشمان ئەوەمان بیرە لە مانگی 7 ساڵی ڕابردوو کاتێک هەرێمی کوردستان و بە دیاریکراوی هەولێر هێرشی کرایە سەر کۆمەڵێک بۆردومانی کرایە سەر لەلایەن میلیشیاکان سوودانی ئەو کاتە سوێندی خوار گوتی ئەمە دوا هێرش دەبێت بۆ سەر هەرێمی کوردستان. ئەی باشە دواتر چی ڕوویدا، چی گوت و چی کرد، ئەنجامی ئەو سوێند خواردنە چی بوو، هێرشە پێمان بڵێ چی ڕوویداوە لە دوای ئەو سوێندا؟ خۆی بۆردومان بکە بەڕاستی. هیچ شتێک ڕووی نەدا لە بەڵێنەکانی سوودانی، هیچ شتێک ڕووی نەدا. ئەو سوێندی خوارد لە پاڵ سوێندەکەی بەڵێنیشیدا گوتی من چەک دەخەمە دەستی دەوڵەتەوە، چەک تەنیا دەبێت لە دەستی دەوڵەت دابێت. 3-4 مانگ کەمتر یا زیاتر بەڕێز سایق زیدان سەرۆکی دەسەڵاتی دادوەری عێراقیش قسەی کرد. ئەو کات ئاماژەی بەوە کرد گوتی ئێمە دەستمان بە کۆنتڕۆلکردنی چەک لە دەستی دەوڵەت کردووە چونکە هیچ پاساوێک نەماوە، نە پاساوی یاسایی نەدەستوری نەیاسایی بۆ ئەوەی میلیشیا و گروپە چەکدارەکان چەکیان لابێت. ئەوە 4-5 مانگ تێپەڕیوە چیان کردووە؟ جارێکی دیکە ئەم میلیشیا و گروپە چەکدارانە دەستیان بە بۆردومانکردنی عێراق کردوێتەوە بوونەتە ئاسایش بۆ سەر مەترسی بۆ سەر ئاسایشی نیشتیمانی عێراق و مەترسیان دروست کردو بۆ عێراق بخزێتە ئەم جەنگەوە. کەواتە ئەوەی سوودانی بەڵێنیدا هیچی لێ نەکەوتەوە، ئەوەی سوودانی سوێندی بۆ خوارد بەدی نەهات هۆکارچیە زۆر هەیە ڕەنگە ئەو کاتی پێویستی لە بەردەست نەبوو بێ یاخود کاتمان نەبێ بۆ باسی بکەین. ئێستا گروپەکانی بەڕێی مقاومە زۆر بە ئاشکرا ئەڵێن ئێمە بووین هێرشمان کردە سەر هەرێمی کوردستان،
ئێمە کە دژی ئیسرائیل و هێرشەکەنە سەر ئیسرائیل ینی لە سعودیە دوو کەس دەزیر کراون بە تۆمەتی ئەوەی کە پشێوی بنێنەوە هەوڵێکیان داوە کە هەوڵێکی باڵی تەقاندنەوەیان هەوڵێکی تیرۆریستی بۆ وەکو سعودیە خۆی گەڵێ هاوڵی هەڵدانی موشکیان داوە ئەمڕۆ ینی باشە ئەمە عێراق چی لێکات ئەمە بە هاوکاری ئێرانە ئەیانەوەی عێراق بخێنە ناو جەنگەوە یاخود چی لە پشت ئەمانەوە هەیە ئەم هەوڵانی بەرەی مقاومە کە ئاو باشکرایەڵێ سيدي الكريم أولا بەر لە هەموو شتێک ئەوەی کە پێی دەگوترێ مقاومەی ئیسلامی عێراق وەکو ئاماژەت پێکرد ڕاگەیەندراوی فەرمی بڵاو کردوتەوە گوتێتی لە یەکەم ڕۆژدا 28 هێرشی کردووە لە ڕۆژی دووەمدا 26 هێرشی کردووە لە ڕۆژی سێمدا چەند هێرشی کردووە کەواتە ڕاگەیەندراوی فەرمی هەیە و هیچ گومانێک هەڵناگرێت ئەوەی دیکەش کۆمەڵێک لە سەرکردەکانی میلیشیاکان تەنانەت بەر لە جەنگیش گوتیان ئێمە لەو پەڕی ئامادە باشیداین بۆ ئەوەی ببینە بەشێک لە جەنگ یاخود بۆ ئەوەی بچینە نێو جەنگەوە گوتیان بە هەر شێوەیە هێرش بکرێتە سەر کۆماری ئیسلامی ئێران ئێمە لە ئامادە باشیداین بۆ ئەوەی ببین بە بەشێک لە جەنگەکە کەواتە ئەوان خۆیان دەڵێن دەیانەوێت بەشداری لە جەنگ بکەین لە زاری خۆیان وەکو پندێکی عربیش دەڵێ ئەوەی لە زارت دێتە دەرەوەەوە دین و ئاینتە کەواتە کاتێک تۆ قسەی خۆتە مەگەر من هاتووم قسەی ئەوان بە درۆ بخەمەوە دەی باشە بە ئێستا مقاومە بێ بڵێ ئەم ڕاگەیەندراوە ساختەیە لەو ساتەدا ئێمەش دام بەوەدا دەنێن کە ئەمە ڕاگەیەندراوی ئەوان نییە بەڵام ئەوان خوانە قسەیان کردووە لە پاڵ ئەوەشدا ئێمە نەهاتوین بڵێن میلیشیاکان بەرپرسن لە هەموو هێرشەکانی سەر عێراق یاخود لە هێرشەکانی سەر ناوچەکە بە دڵنیاییەوە خەڵکێکی بەکرێگیراو هەن باند هەن هەندێک لایەنی جیاواز هەن کار بۆ ئەم بابەتە دەکەن و موشک و درۆن لە نێوخۆی عێراق زۆر باشن یاخود ڕاستتر بڵێم لە نێو عێراق بە یاخود لە دەرەوەی عێراق بێ بەڵام ئەمە بەو واتایە نایە کە ئەوەی پێی دەگوترێ مقاومە و میلیشیا بەرپرسیارەتی هەڵ نەگرن ئێمە دەبێ میلیشیاکان پابەندی ڕاگەیەندراوە فەرمیەکانی خۆیان بکەین زۆر باش جگەلەوەش ئەوە حکوومەتی عێراقی بەرپرسە لەوەی کە چی ئاشکرا دەکات یاخود لایەنی سێم ئاشکرا دەکاتیان نە ئەگەر هەبێ شتێک بەناوی لایەن سێم باشە بەڕێز نزار بە گۆڕانی هاوکێشەی سیاسی یاخود بە گۆڕینی هاوکێشەی سیاسی لە ئێران ئایا هاوکێشەی سیاسی عێراق چی لێدێ خوا نەخواستە ئەگەر گۆڕانکاریەکی گەورە لە کۆماری ئیسلامی ئێران ڕووبدا زیانی زۆری بۆ عێراق دەبێت زیانەکە بەو شێوازەیە بۆ ئەوەی ڕوون بم بۆچی بەو شێوازە ناوی دەبم ئەوەی پێی دەگوترێ حاکمیەتی شیعی لە نێوان دووکەوانە حاکمیەتی شیعی ئێرانیش دەڕوخێ لە عێراقدا دەسەڵاتی ئەوانش لە عێراق دەڕوخێ من جەخت لەوە دەکەمەوە بە ڕوخانی ئێران ئەوانەی عێراقیش دەڕوخێ بەو واتای هێزە سیاسیە شیعیەکان میلیشیا و گروپە چەکدارە شیعیە عێراقیەکان ئەوانەی تاکو ئەم ساتەی ئێستاش پشت بە پارێزبەندی کۆماری ئیسلامی ئێران دەبەستن لە نێو عێراقدا لە ماوەی 23 ساڵی ڕابردوودا هەر ئەو کاریان کردووە سەر لە بەریان دەڕوخێن و کۆتاییان پێدێت چونکە ئەم هێزە سیاسیانە بە لایەنی سیاسی و میلیشیایە و گروپە چەکدارەکان هیچ قابلیەتی ئەوەیان تێدا نییە کە بتوانن لە خودی خۆیاندا بەردەوام بن ئەو توانایە لەواندا نییە بە پشتوەستن بە خۆیان بەردەوام بن چونکە پشتیان بە ئێران بەستووە هەر لە سەرەتاوە بۆیە من دەمەوێت ئەوە بڵێم ئەگەر گۆڕانکاریەکی ڕیشەیی لە ئێران ڕووبدا ئەم حاکمیەتە شیعی عێراقیش دەڕوخێت زۆر باش لەگەڵ ئەوەشدا ئەمە بەو واتایە نایە کە حاکمیەت و دەسەڵاتدارێتی شیعی وەکو ئەوەی خۆیان ناوی دەبن سەر لەبەری دەڕوخێت و بە یەک جاری لە عێراق کۆتایی پێدێت
دەمێنێتەوە شیعە وەکو زۆرینە لە عێراق دەمێننەوە لە نێو کۆمەڵگەدا وەکو زۆرینە و لە پرۆسەی سیاسیش وەکو زۆرینە دەمێننەوە و پێکاتەی شیعە لە نێو عێراقدا هاوپەیمانێتێکی زۆر قوڵی هەیە لەگەڵ کورد لەگەڵ هێزە کوردیەکان بەر لە هەمویان و لەگەڵ هێزە سیاسیەکانی دیکە و لەگەڵ تەواوی لایەنەکانی دیکەی نێو پرۆسەی سیاسی عراقی تورکمان سابئە کریستیان یەزیدی تەواوی پێکاتەکان ئەمانە زۆرێک لە هاوپەیمانەتی لە نێوانیاندا هەیە کە هەمویان بەشدارن لە پرۆسەی سیاسی عراقدا زۆر بۆیە من پێم وانە و مەیلی ئەوەشم نییە کە دەڵێت ئەگەر گۆڕانکاری یاخود مەترسیەکی زۆر گەورە لە ئێران ڕوو بدات ئەوە بەمانای کۆتایی تەواوەتی شیعە دێت لە عێراق واتە بەڕەهایی ناڕوخن. زۆر باشە بەڕێزدزار بە نەمانی ئەم ملیشیانەی لە عێراقن ینی دەستەبەری سەقامگیری عێراق ئەکرێ ئەگەر بێت و ئەم ملیشیانە لە عێراق نەمێنن. کێشەکانی عێراق سەرەتایان هەیە بەڵام کۆتایان نییە وەتە لە عێراق کێشەیەک و دوونیە وەکو بەڕێز سەرۆک بارزانی لە دوا پەرتووکی خۆی ئاماژەی پێکردووە یاخود لە پەرتووکی بۆ مێژوو ئاماژەی پێکردووە دەڵێ هێزە سیاسیەکانی عێراق زیاتر لە 50 مادەی دەستوریان پێشەل کردووە 50 مادەی دەستوری لەلایەن هێزە سیاسەکانی عێراق پێشەل کراون. من دوای ئەوەی ئەم کتێبەی سەرۆک بارزانیم خوێندەوە گەڕامەوە سەر دەستوری عراقی جارێکی دیکە خوێندمەوە بینیم بەڵێ 50 و ڕەنگە زیاتریش بێت لەوانەی ئەوان کە پێشێلیان کردووە. ئەمانە هەمویان بەهۆی میلیشیا و گلوپە چەکدارەکانەوە نییە بێگومان پێشێلکاریەکان هۆکاری دیکەشی لەگەڵدایە هۆکارەکەی ئەوەیە کە هێزە سیاسەکان پابەندی بەڵێنەکانی خۆیان نەبوون. لایەنە سیاسەکانی عراق ڕێزیان لە دەستور نەگرتووە ڕێزیان لەو دەستورە نەگرتووە کە گەلی عراقی دانی پێداناوە. بەڵام لە هەمان کاتدا ئێمە ئەوە ڕاستێش دەزانین کە چەکی دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت لە عێراقدا مەترسیدارترین ڕۆڵی هەیە لە ناسەقامگیرکردنی دۆخی دەوڵەت و لە ڕێگریکردن لە بەردەوامی گەشەپێدانی ئابووری و بازرگانی و بەردەوامی خزمەتگوزاری گشتی و پێشکەوتنی دارایی و کەرتی وزە و پەترۆل چونکە ئەم گروپە چەکدارانە ڕاستیەکەی ئەوەیە کە یان دەستیان بەسەرداگرتووە یاخود ڕابەری ئەو گروپانە دەکەن ئەو باندانە دەکەن کە نەود بە قاچاق دەبن پارە بە قاچاق دەبن خەریکی سپیکردنەوەی پارەن. ئەمانە هەمویان لە عێراقدا لە ژێر سای ئەوان بەڕێوە دەچێت جگەلەوەی دەستیان بەسەر سامانی خەڵک و دەوڵەتدا گرتووە دەستیان بەسەر زەویوزاری دەوڵەت و خەڵکدا گرتووە. هەموو ئەمانە میلیشیاکان سپۆنسەری و بەڕێوەبەری بۆ دەکەن بۆیە کۆتایی هێنان بە میلیشیاکان هەڵوەشانەوەی گروپە چەکدارەکانی عێراق ڕۆڵێکی زۆر باشی دەبێت ڕۆڵێکی زۆر لەسەر ئەو قسەی خۆت زۆر باش هەر لەسەر ئەو قسەی خۆت ینی بەردەوام ئەمریکا داوای کردووە کە بێت چەک لە دەستی دەوڵەتە بێ ئەو ملیشیانە هەڵبۆشێنەوە و هیچ تێکیان لە دەسانە بێ و قبولیشی نەکردووە کە بچنە پاڵ ینی هێزە فەرمیەکانی عێراقەوە لە پاش ینی یەکلایکردنەوەی دۆخی هێران و کۆتای هێران بە ئۆپراسیۆنەکان ینی پێدوانیە ئەمریکا بە شێوەیەکی جددیتر و ینی ئیسرا لەسەرەوە بکە کە نابێت دەم گروپانە بمێنن لە عێراقی تر بە پاپشتی ئیسرائیل و لایەنەکانی دیکەش لە وڵاتانی کەنداو چکە مەترسین بۆ سراوانیش. من دەمەوێ جارێکی دیکە جەختەوە بکەمەوە ئەگەر بێت و گۆڕانکاریەکی ڕیشەیی لە عێراق لە ئێران ڕووبدا ئەم گروپە چەکدارانە خۆیان هەڵدەوەشێنەوە پێویستیان بە دەوڵەت و دامەزراوەی دەوڵەت و ئەمریکا و دەسەڵاتی دادوەری عێراق و هیچ کەسێکی دیکە نییە بۆ ئەوەی هەڵیان وەشێنێتەوە.
ئەمانە خۆیان هەڵدەوەشێنەوە بۆچی چونکە ئەم گروپە چەکدارانە پێویستی ئەوە نامێنێت کە چەکیان لەدەستدا بێت ئیدی چەکیان لەدەستدا بێت بۆ کێ بۆ ئەوەی خۆیان پارێزن چەکیان لەدەست بێ بۆچی بۆ ئەوەی خۆیان بهێڵنەوە لە پێناو چیکاتە پاساوێک نامێنێت سەرباری ئەوەش داواکاری بوونی چەک لە دەستی دەوڵەت دە داواکاریەکی ئەمریکا نییە بەر لە هەموو کەسێک بەڕێز مەرجعیەتی باڵا 12 ساڵ پێش ئێستا داوای ئەوەی کردووە کە دەبێت چەک لە دەستی دەوڵەت دابێت دەستور هەمان قسە دەکات لە مادەی 6 یاسای دەستەی حەزی شعبی داوای هەمان شتی کردووە کارنامەی سەرجەم سەرۆک وەزیرانی عێراق سەرجەم کابینەکانی حکوومەت داوای ئەوەیان کردو کە چەک لە دەستی دەوڵەت دابێت ماوەی چەند ڕۆژێک پێش ئێستا ئێمە لە قەیس خەزعەلی گوێمان لەم قسەیە بوو لە خەزعەلی لە مالیکی لە عەبادی لە سوودانی لە بەڕێز فایق زێدان لە هادی عامری لە عەمار لە حەکیم هەر هەموویان دەڵێن دەبێت چەک لە دەستی دەوڵەت دابێت کەواتە بابەتەکە بابەتی بوونی چەک لە دەستی دەوڵەت پەیوەندی بە ئەمریکاوە نییە بێگومان ئێمە ئێستا لە دووڕیانێکی نوێدان لە پێچێکی مەترسیدار داین لە ناوچەکە وە گومانیش لەوەدا نییە کە لایەنەکانی هاوکێشەکە بە شێوازێکی فراوانتر دەگۆڕن باشە بەڕێز نزار وەک دوا پرسیار و جیاواز لە بابەتەکە کەمێک دوورەکەوینەوە ینی پێکهێنانی حکوومەتی عێراق و ینی دانانی سەرۆکۆمار یەکلایکردنەوەی سەرۆکۆمار پێکهێنانی حکوومەتی عێراق یەکلایکردنەوەی پۆستی سەرۆکوەزیران ئەمە ئەکەوێتە دوای تەواوبوونی ئۆپراسیۆنەکان یاخۆ دەکرێتە پێش تەواوبوونی ئۆپراسیۆکان بۆ پێوەی کە جەنابەت زۆر شارەزای و پەیوەندی باش دێ لە عێراقا بەدڵنیاییەوە پەیوەندی بە دۆخی ئێستاوە هەیە پەیوەندیەکی بنچینەیش هەیە چونکە ئێستا چ سوودێک هەیە ئەگەر حکوومەتێکی نوێ لە عێراق پێک بهێندرێت و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی نوێ دیاری بکرێت وەزیر و سەرکردەی ئامنی نوێ دیاری بکرێت لە کاتێکدا ئێمە لە جەرگەی زریانەکەداین شتی لە زۆرە ناکرێت چونکە وەکو دەزارن ئەگەر بێت و لەم دۆخی ئێستادا حکوومەت پێک بهێندرێت حکوومەتی نوێ بە تایبەتیش وەزیرە ئەمنیەکان ئەوانەی پۆستی ئەمنیان هەیە چەند مانگیان پێویستە بۆ ئەوەی کاروباری خۆیان ڕێک بخەن چەند مانگیان پێویستە بۆ ئەوەی سەرکردە سەربازی و ئەمنیە نوێیەکان دابنێن پلانەکانی خۆیان دابنێن و پێشکەشی پەرلەمانی بکەن بۆ ئەوەی لەوێ دەنگی پێ بدرێت و پشتڕاست بکرێتەوە بە ئەنجومەنی وەزیران جارێکی دیکە پسەندی بکات ئەم پرۆسەیە کاتێکی زۆری دەوێت ئەم شتە کاتێک دەکرێت کە حکوومەت لە دۆخێکی سەقامگیر دابێت ئەم شتە کاتێک دەکرێت کە پرۆسەی سیاسی لە دۆخێکی سەقامگیر دابێت بۆیە ئەم هەنگاوانە بە شێوەی پلەبەندی ڕوودەدەن بە سروشتیانە لە دۆخێکی سەقامگیر و ئاشتیانە بەڵام تۆ لە ژێر بردومان و لە ژێر هێرش دابێت تۆ لە ژێر ئاگر دابێت چۆن دەتوانێت حکوومەت پێک بهێنی من پێم وایە شتەکان دواخراون و پشت بە خوددا ئەوەی ئێمە شیوای بۆ دەخوازین ئەوەیە کە هەرچی زووە بە کەمترین زیان ئەم جەنگە بوەستێ جاچ بۆ ئێران بێ یاخود بۆ هەمولایەک تاکو عراقیەکانیش بتوانین درێژە بە ڕەوتی خۆیان بدەن مەبەستم لە ڕەوتەکە دو هەنگاوەکانی هەڵبژاردنە کە پێکهێنانی حکوومەتە لە ئەنجامی هەڵبژاردنی ڕابردوو بەڕێز نزار حەیدەر بەڕێوەبەری سەنتەری ڕاگەیاندنی عێراقی لە واشنگتن لەگەڵمان بووی سوپاس بامە دەبنی بەڕێستان کاک نزار بەخێر بێ